لە دوای 2003 کاتێک کە ئیتر نظامی سەدام حوسێن ڕووخا ئومێدەکە بوو بە تایبەتی بۆ خەڵکی کوردستان کە ئەم وڵاتە ببێتە وڵاتی پێکەوە ژیان، بەڵام بەداخەوە ئەوەی هەیە ئێستا هەمان تاس و هەمان حەمام. جاران یەک دیکتاتۆر هەبوو لە عێراق ناوی سەدام حوسێن بوو، ئێستا 67 گروپی لە یاسا دەرچووی میلیشیا هەیە، واتە 67 دیکتاتۆری لێ. تا ئێستاش یاسای نەوت و گاز دەرنەچووە کە عێراق نەوت و گازێکی زۆری هەیە بە هەرێمی کوردستانیشەوە دەکرا ئەگەر ئەم یاسایە دەربچوایە بخرایەتە خزمەتی خەڵکی تەواوی خەڵکی عێراقەوە. ئەگەر چی لە هەرێمی کوردستان یاسای نەوت و غاز دەرچووە، ئەمڕۆژ لە پەرلەمانی کوردستان هەمواری یاساکە کرایەوە بە کۆی دەنگی 79 پەرلەمانتار یاساکە پەسەند کرا بە ئومێدی ئەوەی کە ئەم یاسایە لە هەرێمی کوردستان بتوانێت ئیتر نەوت و غاز بە شێوەیەکی وا بخاتە خزمەتی بوژاندنەوەی کوردستان و ژێرخانی کوردستان. ئەوە ئەگەر داگیرکەری عێراقی واز لەو عەقڵە داگیرکاری و شۆڤێنەی خۆی بێنێ. بۆ ئەم شەو دەمانەوێت هەندێک قسەی زیاتر لەسەر ئەم بابەتە بکەین بە میوانداری زۆر بەڕێز دکتۆر گۆڤەن شێروانی، پسپۆڕی جیۆلۆژی نەوت کە ڕاستەوخۆ لە شاری هەولێرەوە لەگەڵماندایە. کاک دکتۆر گۆڤەن شەوتان باش، گەلێک سوپاس بۆ بەشداریکردنتان لەگەڵمان لەم گەشتەی ژووری هەواڵی کوردستان 24. من پێشەوەی بێمە سەر مەسەلەی هەمواری یاساکە کە ئەمڕۆ لە پەرلەمان دەنجی لەسەر دراوە، دەمەوێت لەوەوە دەست پێ بکەم. ئێوە پسپۆڕی بواری نەوتن، هەرێمی کوردستانیش نەوت و گازێکی زۆری هەیە. ئەگەر ئەم بەرهەمی نەوت و گازە لە هەرێمی کوردستان وەکو لە یاساکەش داهاتوە ڕێک بخرێتەوە بە چاچی دەستی بۆ ببرێ، چۆن دەتوانێت ژێرخانی هەرێمی کوردستان بەهێز و پتە بکات؟ سڵاوڕێزم بۆ کەناڵی کوردستان بیسار و بینەرانی عزیز، بۆ بەڕێستان کاک فەرهاد. بەڕاستی ئەمڕۆ بابەتێکی دڵخۆشکەرە کە هەمواری ئەم یاسای نەوت و گاز ژمارە 22 ساڵی 2007 بکرێ، بە تایبەت لە دوای 15 ساڵ لە دەرچوونی ئەم یاسایە. ئەم بەرگانی کە باسکرا بەرگەیەکی تەنزیمیە زیادکردنی ژمارەی ئەنجومەنی باڵای نەوت و گاز، ئەمە شتێکی باشە، بەڵام ئەوەی کە گرنگە کار بکرێت لەسەر ڕاپەراردنی کۆمپانیاکانی ترکە لە یاسایەکەیە، بە تایبەت کۆمپانیای نەوت و گاز و کۆمپانیای بۆ بازارکردنی نەوت و گاز، کۆمپانیای کرۆک و کۆمپانیای کۆمۆ. ئەم لایەنە تەنزیمیە زۆر گرنگە، دەبات تۆزێ زووتریش کار لەسەر بکرێت تاوەکو بەشێک لە قوناغی پیشەزازی نەوت بخرێتە ئەستۆی ئەم کۆمپانیا حکومیەکان. ئەو کاتەی تێچووی نەفت تێچووی دەرهێنان نەفتۆزێک کەمتر دەبی و قازانجەکەی بۆ گەلی کوردستان زیاتر دەبێتەوە. باش کاک دکتۆر گۆڤەن، بۆ خۆ دەزانی تاکو ئێستاش لە عێراق یاسای نەوت و گاز نییە، ناشیانەوێ ئەم یاسایە دەربچێت، چونکە تا ئێستا گازەکەی خۆیان دەسووتێنن و دەچن گازیش بە گران لە ئێران دەکڕن، بەوە ڕێژ نادەن ئەم گازە لە هەرێمی کوردستان پەرەی پێ بدرێ. بەڵام پرسیارەکەی من ئەوەیە، ئەم یاسای نەوت و گازە کە ئەمڕۆژ هەموار کرایەوە، ئەگەر ئەو عەقڵە شۆڤێنەی لە بەغدا هەیە واز لەو شتانە بێنێ، چۆن هەرێمی کوردستان دەتوانێت هەم ببێتە ژێرخانێکی نەوت و گازی بەهێز بۆ کوردستان و تەنانەت بۆ عێراقیش؟ ئەوەی کە گرنگە بزانین، ئەمە دوو مادەی دەستوری گرنگ هەیە، مادەی 120 و مادەی 121. مادەی 120 دەسەڵات داتە هەرێمی کوردستان بۆ سازدانی دەستوری خۆی واتە یاسایەکانیشەوە، و ئەم یاسایی کە دەرچووە لە هەرێمی کوردستان لەسەر بنەمای ئەو بەرگەی دەستوریە، بەرگە 120. ئەوەی کە گرنگە بزانین بەرگەی 121 دەڵێ هەرێمی کوردستان بۆیە سەرجەم دەسەڵاتەکانی خۆی، دەسەڵاتی تەنفیزی و تەشریعی و قەزایی جێبەجێ بکە. لە هەمان بەرگە دەڵێ ئەگەر هاتوو ئەم یاسای فدرالی تەعاروزکە لەگەڵ یاسای هەرێمی، یاسای هەرێم ئەو زاڵ دەبیتن و هەرێم بۆی هەیە تعدیلی جێبەجێکردنی یاسای فدرالیەکە بکاتن کە کاتی جێبەجێکردن لە هەرێمی کوردستان. بەڵام ئێمە وەک باستان کرد بەڕێستان تا ئێستا بۆشایەکی یاسایی هەیە لەسەر ئاستی عێراقی فدرال، چونکە تا ئێستا بێ یاسای نەفت و گازن. هەرچەند هەرێمی کوردستان داوای کرد پەلە بکرێ لەسەر تێپەڕاندنی یاسای نەوت و گاز
بۆ عێراق ئەو کاتەی ناکەونە ئەم ئشکالەی قانونی و ئشکالی دەستوری نێوان هەرێمی کوردستان و حکوومەتی عێراقی فدراڵ. بەڵام گرنگە لەسەر سڕای ئەم شتانێک کە باز دەکەین دەستێوەردانی سیاسی نەبی لە تێگەیاندن و خوێندنەوەی بەرگەکانی دەستوری کە تاکە بناغەکی یاساینە لۆ مامەڵەکردن لەسەر کەرتی نەوت و گاز لەسەر ئاستی عێراق. بەڵام ئەوەی هەیە بەوچوری ما ئەنقەست ئەم یاسای خۆیان تێپەڕ ناکەن چونکە ئەو کاتەی وزارەتی نەوتی فدراڵ دەستی باڵا دەبیتن دەستی هەموو سەلاحەتش تەواو دەبی لەسەر بڕیاردان لەسەر سەرجەم گرێبەستەکان و چۆنێتی بەڕێوەبردننی نەوت و گاز لەسەر ئاستی عێراقەوە. زۆر باشە کاک دکتۆر گۆڤەن دوپرسیار ئەگەر بە کورتیش وەڵام دێت و من سوپاست دەکەم بەڕای زۆرێک لە شارەزایان بەڕێزیشتان ئێوە شارەزای بواری نەوتن ئێستا هەرێمی کوردستان ئەگەرچی هەرێمیی چکۆلۆکەیە بەڵام کەوتوتە سەر نەخشەی وزەی جیهانی هەرێم چۆن دەتوانێت پاش هەمواری ئەم یاسایە سوود لەم دەرفەتە ببینێت کە کەوتۆتە سەر نەخشەی وزەی جیهانی بۆ پەرەپێدانی ژێرخانی ئابووری هەرێم. سەرڕای ئەم کێشانەی کە لە دوای بڕیاری مەحکەمەی فیدراڵی ژمارە 59 دەرچووە بەڵام هەرێمی کوردستان بە سەرجەم دەسەڵاتەکانەوە ئەم بڕیاری ڕەفز کرد و بە نادەستوری وەسفی کردەوە لە هەمان کات بڕیاروا بوو کە بەردەوامبی لەسەر گفتوگۆ لەگەڵ بەغدا بۆ گەیشتنێک بە چارەسەرێکی دەستوری بۆ ئەم کێشانە بەڕای من هەماهەنگی و تەنسیق بۆ بەرژەوەندی هەردوو لایە و نەبوونی ئەو هەماهەنگیە زەرەرمەندی هەردوو لایە. ئێستا هەرێمی کوردستان دوو ئەزمونێکی سەرکەوتوو هەیە لە نەوتەوە دواتر لە گازی سروشتی وەک بەڕێستان باستان کرد ساڵانە 18 ملیار پێی سێجار دەسوێندرێت لە گازی سروشتی لە هەمان کاتەوە بە بەری 2 تا 3 میلیارد دۆلار گازی سروشتی هاوردە دەکەن لەگەڵ کارە باشەوە لە وڵاتێکی دراوسێ. کەسی هەرێمی کوردستان بەو ئەزمونە کورتەی خۆی توانێتی تەنها لە یەک چێلگە لە یاخود لە دوو چێلگە بەرهمێنانی 500 میلیۆن مەتری سێجار لە گاز سروشتی ئەنجامدا وەکات ئەوە دەکرێتن ئەگەر هەماهەنگی هەبی بڕێک لەم گازەوە بە هاوکاری عێراق بدرێت ئەو کاتێک پێویست ناکە هاوردەی گازی سروشتی لە دەروی بکاتن. ئەوەی کە گرنگە بزانین دیێدەگەکانی گازی سروشتی لەسەر ئاستی عێراق زۆر زۆر گەورەیە نزیکەی پتر لە 132 تریلیۆن پێی سێجارە و لە مەرتەبەی 11 لەسەر ئاستی جیهانەوە. بۆیە ئێستا کە عێراق گازی هاوردە دەکەم معنی ئەوە نیشاندەرێکی خراپە واتە بەڕێوەبردننی ئەم سەکتەر سەرکەوتونە بوو هەروە ڕەنگە گەندەلێکی زۆر هەبی لە بەڕێوەبردنەوە بۆ بەرژەوەندی ئەقلیمی چەند وڵاتێکی تر نەک بەرژەوەندی گەلی عێراق. زۆر باشە زۆر بەڕێز دکتۆر گۆڤەن شێروانی پسپۆری ژیۆلۆژی نەوت کە ڕاستەوخۆ لە شاری هەولێرەوە لەگەڵمان بووی گەلێک سوپاس بۆ بەشداریکردنتان لەگەڵمان سوپاس بوویەوە شەوتان باش.